بەهۆی دروستبوونی دەمەقاڵەیە لە نێوان چەند پێشمەرگەیەک لە هێزێکی کۆماندۆی جێگیری سەرۆکی هەرێمی کوردستانی لەگەڵ کارمەندانی بازگەی ئاسایشی تاستوجا 5 کەس بریندار بوون و کارمەندێکی ئاسایش بە ناوی شاخەوان ئەحمەد کە تەمەنی 30 ساڵە بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستدا. ڕووداوەکە و کاتە دەستی پێکردووە کە لە ڕێگادا ئۆتۆمبیلەکەی پێشمەرگا لەگەڵ ئۆتۆمبیلی بەڕێوەبەری ناحیەی تەکیە کێشە لە نێوانیاندا دروست بووە. بەڕێوەبەری ناحیەکەش پەیوەندی بە بازگەی تاستوجەوە کردووە تا لێپێچینەوە لەو کەسانە بکرێت. دوای گەیشتنیان بە بازگەکە داوای پێناس و خۆناساندن لە پێشمەرگەکان کراوە، بەڵام ئەوان دەوترێت ئامادە نەبوون پێناسەکانیان بدەن بە کارمەندانی بازگەکە و شەڕەچەقە و تەقە دروست بووە. بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایشی پارێزگای سلێمانی لە ڕوونکردنەوەیەکدا دەڵێت کە ڕووداوەکە لە کاتژمێر 10 خولەکی بەیانی ڕوویداوە و لە کاتی تێپەڕبوونی ئۆتۆمبیلێکی سەر بە هێزەکانی پێشمەرگا لە نێوان پێشمەرگەکان و کارمەندانی بازگەی تاستوجا لێکتێنەگەیشتنێک ڕوویداوە و بۆتە دەمەقاڵێ و شەڕ. بەپێی ڕوونکردنەوەکەی ئاسایش پێشمەرگەکان بە چەقۆ هێرشیان کردوتە سەر کارمەندانی بازگەکە. لە ڕووداوەکەدا کارمەندێکی ئاسایش بەهۆی سەختی برینەکەی گیانی لەدەستدا و لە مەراسیمێکدا تەرمەکەی لە گۆڕستانی سەیوان بە ئامادەبوونی کەسوکار و بەرپرسانی حکومی حیزبی بە خاک سپێردرا. یەکێک لە هاوڕەکانی شاخەوان بۆ دەستگاکانی ڕاگەیاندن باز لە ڕووداوەکە دەکات. کارمەندێک بوو دڵسۆزی سەیدەری تاستوجە بوو، بەڕاستی دڵسۆز خەمخۆر بوو، ماندوو ناز بوو. دامێکە لە واجبەیە، دامی واجبی خۆمان سەر واجبە، دامی خۆی دانەبەزێ لە داما بوو خۆ عەفوی کاتم لێ نەبووم، بەڵام هاوڕێمە بێکەوە خزمەت دەکەین. بەڵێ بە لە بازگەی تاستوجە دامەکەین. ناوەڵە من لە داوام لە ماڵەوە بووم، واجبەی ماڵەوە بووم. کەسێکی بەڕاستی کەسێکی ماندوو ناز، کەسێکی دڵسۆز بوو، کوڕە شەهیدە، کەسێکە شیرین بووە، هەمووان باشترەوە بوو. من دڵسۆز هەموو کەسێ بوو. ناوە چەند ڕۆژ پێش لەگەڵای بوومە، بەزەم لەگەڵای نەبوومە. ئاسایش ئاماژەی بەوە کردووە کە هەردوو لایانی هۆکاری کێشەکە بە فەرمانی دادوەر ڕاگیراون. نووسینگەی جەعفەر شێخ مستەفا جێگیری سەرۆکی هەرێمی کوردستانیش جەخت دەکاتەوە کە دەست بەجێ فەرمانیان داوە کە هەر کەسێک دەستی هەبووە لەو ڕووداوەدا ڕوبەڕووی یاسا بکرێتەوە و ئەو پێشمەرگانەیان ڕادەست کردووە کە بەشداری ئەو ئاڵۆزیە بووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.